ئەوانە کە شێوی لەک نەدەبوون و دوو سێسە پێکمان ناچوو. مام ئەحمەد باسی بۆمبارانکردنی قەڵاتزێ لە 24 نیسانی 1974 بۆ پەیام دەگەێڕێتەوە کە ئەو ڕۆژە بە سیارەی خۆی شەهیدەکانی ئەو ڕۆژەی بۆ گۆڕستان گواستووەتەوە. شاید حاڵەکان دەڵێن ڕژێمی بەعز با 4 فڕۆکە بۆمبارانی قەڵاتزێیان کردووە، ئەوانیش لە کاتژمێر 3 پاژنیوەڕۆ بۆ کاتژمێر 5 بەرەبەیان گۆڕیان هەڵکەندووە و بەنهێنی شەهیدەکانیان ناشتووە. بە 4 تار ناپاڵان بە شاری قەڵاتزێدادا بە زانکۆی قەڵاتزێدادا عالەمێکی زۆر شەهید بوو. ئێرە و هەولێر و مەولێر سلێمانی زۆری تێدا بەشەهید بوون. ئەوانەیە جەنازان زۆریان بردیانێت جەنازەکان. بە قاڵی قەسپەکەیدا ئەم چوومە ماڵی لە ماڵە کە چوومە ماڵە قەسپەکە دەست پێ کرد. هاتمە بۆ لای سیارەکەی مە نادەرێ مەیتەکانمان بۆ بەری شەیدان بردن و ئەو دێمە شەیدان 4 بوو. ئەوە دوانیشان بۆ بارکردم ئێشانم لە ڕێگای گرسپیاندێ مەریشان بردە سەر دەستێ. کە سوکاری شەهیدان و هاوڵاتیانی قەڵاتزێش دەڵێن لە چاو ئەو کارەساتە گەورەیە بەسەریاندا هاتووە وەکو پێویست ئاور لە قەڵاتزێ نەدراوەتەوە. حکوومەت و لایەنی پەیوەندیداریش با کەمتەرخەم دەزان و تاوەکو ئێستا نەتوانراوە ئەو کارەساتە گەورەیە با نێودەوڵەتی بکرێت و کە سوکاری شەهیدانیش قەرەبوو بکرێنەوە. بەڵام وەکو شەهید بۆ شەهیدەکەم هیچ نەکراوە بە شەیدی هاوڵاتیش مەکراوە. بەڵام لە کاتێکدا جاشەکان شەهیدی پلە فەرماندە و شەهیدی سەرکردن لەبەرەوەی خزمی مەسوول و خزمی دەسەڵات بووە. بەڵام بۆ خەڵکی فەقیر و هەژار نایکەن. حقەتەن ئەوەی کە جێداخە ئەوەی ساڵانە وعد و بەڵێن دەدرێ بە خەڵکی ئەم شارە بە کە سوکاری شەیدان کە قەرەبووی مادی و معنەی بکرێتەوە. بەڵام بەداخەوە تەنها یادەکە وەکو شتێکی کلاسیکی دەکرێتەوە وعد و بەڵێنەکان جێگای خۆی ناگرێ. بۆیە لێرەوە داوا دەکەین لە کاربەدەستان لە ئیدارەی ناوچەکەمە بەڕاستی هەوڵەکانێک سەر بکەنەوە بۆی قەرەبووی مادی و معنەوی ئەم خەڵکە بکرێتەوە. ئەوکو کارەساتی 24 هیچ شتێکی بۆ نەکراوە. کەیسەکە غەلق بە لە بەغدا دواتر هەوڵدانی ترمان کردێمەوە کوڕێکراوی داکۆکی پشدەر بەداداچونمان کرد، بەڵام نە حکوومەتی هێرم وەک پێویست بوو نە بەغداژ وەک پێویست بوو. بەڕێوەبەری شەهیدان و ئەنفالکراوانی قەڵاتزێ دەڵێت دەڤەری پشدەر هەمیشە زەرمەند بووە و قوربانی داوە، بەڵام لایەنێ پەیوەندیدارەکان لە ئاستی ئەو کارەسات و قوربانی دانا ئاوری پێویستیان لە دەڤەرەکە و کە سوکاری شەهیدان نەداوەتەوە. لە ڕاستیدا ینی قەڵاتزێ ئەو سنووری پشدەر هەمیشە سنوورێک بە زەرمەند بووە لەسەر دەستی ڕژەمێک لە دوکانی عێراق. یعنی تۆ لە بێجگە لەو تاوانەی کە کراوە دوای ڕاگواستنەکان قاپورکردنی ئێرە شەیدکردنی چەندین ینی جنوسایدی تربان هەیە لە سنوورەکەدا بڵێ شت کراوە، بەڵام لە ئاس پێویستی ئەو قوربانی ئەو ناوچەدا نەبووە. لە ڕاستی کە ئێستاش کۆمەڵێک داواکاریمان هەیە ئێمە لە ناوچەکەدا. لا 24 نیسانی 1974 ڕژێمی بەعز بەچەکی قەدەغەکراوی ناپاڵم قەڵاتزێی بۆمباران کرد و هاوڵاتیانی ئەو شارەی خەڵتانی خوێن کرد. کاتێک بەهۆیەوە 162 هاوڵاتی شەهید بوون و سەدانی دیکەش بریندار بوون. لە ئێستادا پاش 46 ساڵ لە بۆمبارانکردنی قەڵاتزێ بەچەکی قەدەغەکراوی ناپاڵم تا ئێستا ئەو تاوانە بە نێودەوڵەتی نەکراوە. هاوڵاتانی پشدەر و کەسوکاری شەیدانیش حکوومەتی هەرێم بە هۆکاری خزمەت نەکردن و پەراوێز خستنی شارەکە دەزانن. ڕێنازەر سەلان، کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری پشدەر.